بەڵێ بێگومان بۆی بزانین قۆناغەکانی جێبەجێکردنی پرۆسەی دەستەبەری کۆمەڵایەتی و تۆماری دەستەبەرکردن یاخود تۆمارکردن لە دەستەبەری کۆمەڵایەتی گەیشتۆتە کۆ چەند کرێکار ئێستا لەناو پرۆسەکە بەشدارن و لە ساڵی 2023 چەند کرێکار توانیوانە سوودمەند بن. گفتوگۆکەین سەبارەت بەمانە و وەڵامدەری ئەم پرسیارانەش حەکیم محەممەد علی بەڕێوەبەری دەستەبەری کۆمەڵایەتی هەولێرە لەگەڵمانە. بەخێر هاتی حەکیم. پێش هەموو شتێک بابزانین ئەو قۆناغانی کە تاوەکو ئێستا دەستەبەری کۆمەڵایەتی بڕیوێتی چییە و گەیشتۆتە کۆ؟ دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکاران تەبیعی بە جۆرەی یاسای خانەنشین و دەستەبەری کۆمەڵایەتی کارەکانی بەڕێوە دەبا. ئێمە لەسەر ئاستی هەرێمی کوردستان چەند بەڕێوەبەرایەتێکمان هەیە. پێشتر بەڕێوەبەرایەتیمان لە ئاستی محافەزەکان هەبوو پارێزگاکان، بەڕێوەبەرایەتی هەولێر و سلێمانی و دهۆک. لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو شتا پەرەی پێدا و فراوانتر بوو. لە ئیدارە سەربەخۆیەکان بەڕێوەبەرایەتی کرایەوە، ئێستا لە گەرمیان بەڕێوەبەرایەتی هەیە. بە هەمان شێوە لە پارێزگای سلێمانی بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی هەیە و لە سۆران بەڕێوەبەرایەتی هەیە. ئێستا ئیش لەسا بەڕێوەبەرایەتی دەستەبەری زاخۆ دەکرێت و لە کۆیە بەو ئاخیرە هۆبەی دەستەبەریمان کردەوە. لە کابینەی نوێ وەکو باسم کرد، یعنی هەوڵ دەدرێت ئەو بابەتی دەستەبەری فراوان بکرێ و زۆرترین سوین و تێژەکانی کرێکاران بتوانین مافی دەستەبەریان بۆ دابین بکەین. باش، ئەوە پێمان نایە ساڵی نوێوە ئەوەی کە لە داتا و ئامار هەیە لە ساڵی 2023 بابزانین چی کراوە بۆ کرێکاران، چەند کرێکار دەستەبەری کۆمەڵایەتی کراون و ئامارەکان چیاڵێن؟ وەکو لە ڕاگەیاندەکەی وەزارەتی کاردا هاتووە، ئێستا حالیان نزیکەی 145,000 کرێکار لە هەرێمی کوردستان دەستەبەریان بۆ کراوە و نزیکەی 880 کرێکار خانەنشین بوون لەو عەدەدێک کە باسمان کرد. ئەمن ئەگە بێت و ئامارێکی هەولێرتان بۆ باز بکەم، لە هەولێر لە ساڵی 2021ەوە لە ماوەی 3 ساڵ نزیکەی 6500 پرۆژەی نوێ بەردەستەبەری کراون. ئەو پرۆژە ئیوا هەیە کرێکارێکی تێدا کار دەکا و ئیواش هەیە 20 کرێکار و پرۆژەی گەورەتریش هەیە لەوانەیە لە سەر 100 کرێکار کاری تێدا دەکەن. ئەو ئامارێک کە باسم کرد لە ماوەی 3 ساڵە بەس لە سەرمستەوای هەولێر. طبیعی لە محافەزەکانی کەش بە هەمان شێوە دەستەبەری فراوان کراوە و خەڵکێکی زۆر زیاتر لەوەی کە هەبووە دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ کراوە. زۆر باشە. بەڕێز حەکیم، ئەوەی کە بیر لە دەستەبەر ئەکاتەوە کرێکارەکە و ئەوێت خانەنشینیە بۆ خۆی بۆ دواڕۆژ بەدەست بخات یاخود دڵنیاییەکی هەبێت لەو بارەیە، ئەبێ ئەو کرێکارە مەرجەکە خاوەنکاری هەبێت یان هەر کرێکارێکی ئاسایی ئەتوانێت بێت و پێشکەشی بکات؟ لە یاسای ئێستا ئەوەی کە یاسای بەرکارە لە هەرێمی کوردستان پێویستە خاوەنکاری هەبێ و لە پرۆژەی کار بکە. ئەنجا ئەوە دەستەبەری کۆمەڵایەتی بۆ دەکرێت. ئەو کرێکارانەی کە کرێکاری ڕۆژانن یان لەسەر شەقامەکان کار دەکەن لەو یاسایی کە لە ئێستادا جێبەجێ دەکرێت و کاری لەسەر دەکرێت شمولی دەستەبەری کۆمەڵایەتی ناکەن. هیچ پرۆژەیەکیش نییە و هیچ گفتوگویەکیشی لەبارەوە نەکراوە؟ پرۆژە یاسایەک هەیە لە ئەنجومەنی وەزیرانە، یاسای دەستەبەری کۆمەڵایەتی هەرێمی کوردستان، قۆناغی باشی بڕیوە لەوێ تقریبان چارەسەری زۆربەی ئەو بابەتانە کراوە کە بابەتی ئانی و پێویستە چارەسەریان بۆ بدۆزێتەوە. زۆر باشە. وەک لە راپۆرتەکەی ئاماژەمان پێ کرد لە 105 ئەو پشکە ئەبێ خودی کرێکارەکە لە موچەکەی بیدات و لە 112 خاوەنکارەکە ئیدات بە گشتی ئەکاتە لە 117. ئەگەر هاتوو خاوەنکارەکە با بڵێین دواکەوت و ئەو پشکەی نەهێنا بۆ ئێوە هیچ سزایەک ئەیگرێتەوە؟ بە جۆرەی یاسا دانی بەشداریەکانی کرێکاران ماگانەیە، لەبەرەوەی هەمووان شارەزای کەرتی تایبەتین. کەرتی تایبەت بەردەوامی تێدانە بۆ ئەوی خاوەنکار کە هات ماگانە بەشداریەکانیدا ئەو کرێکارانەی کە لە لای ماون بەشداریەکانیان بداوە، ئەوانەی کە ڕۆیشتون تەرچیان بکەن ناوەکانیان بسرێتەوە، ئەو کرێکارە نوێیانەی کە هاتوون ناویوان تۆمار بکە لە بەڕێوەبەرایەتیمان. ئەگەر هاتوو لە کاتی خۆیدا نەهات بۆ هەر مانگێک سزای دواکەوتن هەیە بە جۆرەی یاسایەکە. چەندێکە سزای دواکەوتن هەیە بۆ هەر مانگێکی دواکەوتن. باشە، با بڵین ئەم یاسایە بۆ خانەنشینکردنە بۆ لە کاتی پێکانە لە کاتی کارە یاخود بۆ گیان لە دەستانە. ئەگەر هاتوو کەسێک ماوەی 3 مانگە یا 4 مانگە هاتۆتە ناو ئەم پرۆژەیە و ئەم پرۆسەیە و دەستەبەری کردووە بەڵام گیانی لە دەستداوە،
ئەمە ئەچێتە ئەو چوارچەوە یاخود دەبواە 20 ساڵەکە تەواو بکات ئەگەر پیاو بێت و ئەگەر بۆ ژنیش بێت ئەوە کاتەکەی خۆی تاوا کرد بێ اینجا ئەتوانێت بابەتی خانە نشینی دابش کراوە بۆ چەند بابەتێک ئەوەی کە جەنابەت باس کرد بڵێ خانە نشین دەکرێت گرنگ ئەوەیە کرێکار لە کاتی پێکانی کاریا خوانەخواستە لە کاتی وەفاتکردنی ناوی بەردەوام بێ لە بەڕێوەبەرایەتیەکانی دەستەبەری کۆمەڵایەتی ناوی ڕێژ نەکرابێتەوە کرێکار تەرگ نەکرابێ لە خزمەت بەردەوام بێ لەو حالەتی کە جەنابەت باست کرد بەبێ ڕەچاوکردنی با بڵێن ماوەی خزمەتەکەی بەبێ ڕەچاوکردنی ماوەی خزمەتەکەی ئەگەر بۆ مانگێکیش بێ بۆ 3 مانگ بێ بۆ ماوەی ساڵێک بێ ئەوە مادەم لە حالەتی وەفاتکردن ناوی تۆمار کراوە بە گوێرەی یاسا مافی خانە نشینی بوونی هەیە و وەڕەسەکەی دەتوانن بێن سەردانی بەڕێوەبەرایەتیمان بکەن و مامەڵەی خاننشینی دەست پێ بکەن وا لە یاسایەکە شتێکی باش هاتووە کە لە هەموو حالەتەکان نابێ موچەی کەمترین موچەی خانە نشینی کرێکار لە کەرتی تایبەت لە کەمترین موچەی کرێکار لە کەرتی گشتی کەمتر بێت چەندێک بێت ئێستا حالیان ئەوەی حالیان لە هەرێمی کوردستان هەیە کرێکار فەرمانبەر لە کەرتی گشتی ئەوانەی کە خزمەتیان کەمە حەدی ئەدنایەکە 220,000 بە هەمان شێوە کرێکاریش لە کەرتی تایبەت ئەگەر بۆ ماوەی 3 مانگ خزمەتی هەبێ وەفات بکە نابێت لە 220,000 کەمتر بدرێتێ ماگانە. زۆر باش ئێوە چۆن بەدواچوون بۆ ئەم پرۆسەیەکەن بۆ ئەوی کە تەواو ڕێڕەوی دروستی خۆی بگرێتە بەر ئێمە لە ڕێی لیژنەکانی پشکنین لیژانی پشکنینمان هەیە سەردانی پرۆژەکان دەکەن بە شێوەی بەردەوامی لیژنەی پشکنین لە 3 ئەندام پێک هاتووە نوێنەری وەزارەتی کارسەرۆکی لیژنەیە و هەر یەک لە سەندیکای کرێکاران و ژووری بازرگانی ئەندامن لە لیژنەکانی پشکنین ڕۆژانە سەردانی پرۆژەکان دەکەن بۆ بەدواداچوون بۆ ئەو کێشە و ئاریشانەی کە کرێکاران هەیەنەوە بۆ دەستەبەرکردنی زۆرترین ڕێژەی کرێکاران و دادگایەکی تایبەتمەند هەیە لە ئاستی هەموو پارێزگاکان دادگای کار هەر کێشە و کەم و کوڕێک هەبێ لەلایەن خاوەنکارەوە هەر جێبەجێ نەکردنێکی یاسایی هەبێ لەلایەن خاوەنکارەوە ئەو بە ژێرەی ڕێنماییەکان لیژنەی پشکنین راپۆرتی خۆی پێشکەش دەکات و ڕەوانەی دادگای کار دەکرێت خاوەنکارەکان. بەڵێ سپاس دەکەین بەڕێوەبەری دەستەبەری کۆمەڵایەتی هەولێر حەکیم محەممەد عەلی لەگەڵمان بوویت و وەڵامدەری پرسیارەکانمان. زۆر سپاس بۆ ئێوەش.